بەڕێستان وەکو بەشداربوویەکی دیپلۆمی وەرگێڕان پێتان وایە تا چەند ئەم پرۆگرامە دەرفەتێکە بۆ ئەوەی هەموو کەسێک کە ئەوێتی فێی زمان ئینگلیزی بێت ئەم هەرە بقۆزێتەوە لە ئێستاە. بەڵێ من خوێندکاری قۆناغ گروپی دێمم مانگ لەم پرۆگرامە باشە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت بە باشترین شێواز فێری زمانی ئینگلیزی بن لە کاتێکا کە وا بیر ئەکەنەوە کە کاتێکی زۆر باشیان نییە یاخود شوێنێکی دیاریکراو نییە کە سەردانی بکەن، چونکە ئەتوانن بە ئاسانترین شێوە لە هەر کاتێک و لە هەر شوێنێک بیانەوێت ئەم پرۆگرامە بخوێنن و ئەو کاتانی کە بەتاڵن بە باشترین شێوە بێقۆزنەوە و بەکاری بێنن. ئەم بەرنامەی وای کردووە کە بە ئاسانترین شێوە بتوانی بکەیت بە زۆرترین زانیاری لە ماڵی خۆتا و لە هەر کاتێکا کە تۆ بتەوێت. ئەمەش دەرفەتێکی زۆر باشە بۆ کەسانی کە هەستەکەن کاتیان کەمە یاخود ناتوانن سەردانی شوێنێکی دیاریکراو بکەن و پێوەستن بە کۆمەڵێک باشە بۆ هەموو کەسێکە بێوێت بەشداری بکە. دەستخۆش. ئەی پێت وایە ئەم پرۆگرامە بۆ هەموو کەسێک گونجاو ببێ ئەوەی گوێ بداتە بۆ نەتەمەنی چی بۆ منە کەسێکی 18 ساڵان بێت یاخود کەسێک بێ کە تەمەنی لە سەر 30 ساڵانەوە بێ یاخود زیاتر، یان بەبێ ئەوەی گوێ بداتە ئاستی زمان ئینگلیزیەکەی. بۆ منە هەنێک کەس ئەڵێ من زمان ئینگلیزیەکەم زۆر خراپە، یا هەنێک کەس ئەڵێ ئاستی زمان ئینگلیزیەکەم باشە ئەمەوێت لێرا بوەستم هیچ تر فێر ڕەبم. ڕائەت چیە لەسەر ئەمە؟ بەڕای من جارێ بەتایبەتی بۆ ئەو کەسانی کە وا بیرەکەنەوە ئاستی ئینگلیزەکان کەمە یاخود نزمە، ئەم پرۆگرامە لە بیسکی شتەکان واتە لە سفرەوە دەست پێ ئەکات. هەموو وردەکاریەکان و سەرەتاییەکانی فێربوونی زمانی ئینگلیزی تایەکە. ئەمەش واکات یعنی بەشداربوو نەترسە لەوەی بڵێت وەڵام من هیچ شتێک لە ئینگلیزی نازانم. بگرە لە سەرەتای چۆنێتی خوێندنەوەی پیتەکان کە سەرەتاترین شتە بۆ هەر کەسێکمان کە لە تۆزێک خوێنەواریشی هەبێت ئێمە ئەو پیتانەمان بیستووە، بەڵام لێرە بە شێوازێکی زۆر پرۆفێشناڵانە و زۆر بەباشی چۆنێتی خوێندنەوە و باسکردنی هەموو پیتەکانی تا ئەنجامدراوە. بۆی پێویست ناکات هیچ بەشداربوویت ترسێت یاخود وا بیرکاتەوە کە ئاستی نزمە، بەڵکو ئەم پرۆگرامە یارمەتی ئەیە زۆر باشترکردنی سەرەتاترین شت کە هەنێک کەس وا بیرکاتەوە ئەیزانێ، بەڵام کە گوێ لەم پرۆگرامە ئەگرێ ئەزانێت کە کۆمەڵێک شت هەبوو ئێمە وامانزانی و ئەیزانین، بەڵام بە شێوازە دروستەکە نەمانزانیوە، بۆیە ئەوە زۆر یارمەتی دەرەبێت. ئەو کەسانی کە بوون ئاستی ئینگلیزیەکان باشە، ئاستی ئینگلیزەکەیان باشە. بەڕای خۆمان کوردین، بەڵام لەوانەیە هەنێک دەستەواژەمان گوێ لەبێت نەیزانی، بۆیە کەس پەرفێکت نییە لە هەموو زمانەکە. ئەوانەی کە ئاستیان زۆر بەردەیشە ئەم پرۆگرامە وای لێ ئەکات کە باشتر بێت، چکە یعنی بە پراکتیساکردنی ئەو شتانی کە ئەخوێندرێت یەکێکە لە باشترین پۆینتەکانی ئەم پرۆگرامە، چکە کەسانێک هەیە بەس بە نەزەری شتەکە فێرە بێت ینی بەکاری ناهێنێت، بەڵام لەم پرۆگرامەیە ئەو سپیکینە ئەو لیسنینەی کە مەسەلەن وەکو ئەرک پێمان ئەدرێ کە جێبەجێ ئەەکەی هەست دەکەیت کە زیاتر بەرەوە پێشچوون بەدەست ئەهێنیت، بۆیە ئەوانەی کە ئاستیشیان بەرزە بەشداری بکەن زۆر سوودی زیاتر ئەبینن بۆی باشتر و باشتر. ئێوەتان بەست ئەوەی ئەو کەسانی بۆ ئاسیشیان باشە لە ڕێگەی بۆ ڕاهێنانکردنەوە لەسەر هی سپیکین بێت یاخود هی لیسنین بێ یاخود خوێندنەوە بێ هەر ئەتوانە ئاسیان باشکن، وایە؟ بەڵێ بێگومان ئەبێت باشتر بن، چکە ئەبێ ئینسان هەمیشە هەوڵی باشترین مات بۆ خۆی باشتر و باشتر، بۆیە بەشداریکردن لەم پرۆگرامە جگەل لە سوود هیچ زەرەرێک لە هیچ کەسێک نابێت، بۆیە باشترین شت ئەوەی کە زیاتر هەوڵ بن و فێر بن کە زیاتر فێر ببن. باشتە ئێرە هاتین هەنێک ئەڵێ باشەم کێشەیەمان چارەسەر بوو بەس ئەڵێن کاتمان نییە یاخود من من کەرەبم یعنی ها بیانی زۆریان هەیە ئەی تۆ چی؟ ڕاستە منیش خۆم یەکێک بووم لەوانەی ئەموت بخوا من کاتم نییە جارێ و ناتوانم و فریان ناکەوم و ئەبێ چی بکەم و ینی سەرەتا کە پێشتر تەلە ببوومە بوو، بەڵام ئێستا کە بیرەکەمەوە باش من بۆ چێوان بیر کردەوە، چکە لە کۆتاییە گەشتوینەتە سەردەمێک ئێمە لە کۆتایی هەموو شتێک تاوکەین ئەزانین کە سەرەکی ترین پۆینت بۆ ئەوەی ئیشێک یاخود ئیشەیەکە هەبێ ئەوەی زمانی ئینگلیزیەکە باش بێت.
بۆیە ئەوانی کە ئەڵێن کاتمان نییە سەرەکیترین شتەوەی کاتەکانیان ڕێخن چونکە ئەم پرۆگرامە ئەوەیە کە هەموو بابەتەکان بە شێوازی ئەپێک لەناو مۆبایلەکەتایە بەجێتی وی سەعاتێک سەری سۆشیال میدیا بکەی با نیو سەعات سەری بکەی با چارەکی سەری بکەی ما باقیەکەی خەریکە و ئەپەبی واتە ئەم ئەپە بە بەردەوامی ئەو وانانە هەمووی ئامادەن تۆ هەر کاتێک بتەوێت ئەتوانی بەکاری بێنیت و گوێ لێ بگری بۆ ئەوی سوودی زیاتر بەر هەنێک کەسی تر پێی وایە ئەڵەن لەبەرەوەی پرۆگرامەکە بۆنە ئۆنلاینە ڕەنگ ئێمە هیچ فێر نەبین یاخود بوون ئەو سیقە متمانەیە گەشتر نییە لەناو کۆمەڵگەی کوردیا بەرامبەر بە کۆرس و خولەکانی ئۆنلاین تا چەند پێت وایە کە ئەم کۆرسی ئۆنلاینە وانە لە چاو کۆرسەکانی تا یاخود یعنی بۆنە وەکو هاوپۆر یعنی وەک ئەوەی کە ناو پۆرا بیخوێنیت و ئیسفادە ئەەکەیت ڕاستە منیش جارانی کە بووم لەوانەیەکەوە بیرمە کردەوە تا ئەو کاتێک کە سەردەمی کۆرۆنا هاتەبوومان هاتینەوە ماڵەوە و کات زانکۆمان هەبوو ئەماوە باشەمە بە ئۆنلاین چۆن فێرەبین ئینسان خۆی تەبیعەتی وایە شتێک فەرز نەک لە سەری تۆزە زەحمەتەکە بیکات یعنی حەزەکە شتێکە فەرزێکە بڵێ ئەمە بکەی بۆی جێبەجێکە بەڵام ئەم پرۆگرامە ئەوەی باشە کەوانە ئۆنلاینەکانیشی هەیە واتە کۆمەڵێک ئەرکە پێ ئەدرێ لە ماوەی هەفتەیەەکە ئەبێ ئەم ئەرکانە جێبەجێ بکەیت ئەوە نییە تۆ بەس تەنها دەرسەکان بخوێنی و سەیری ڤیدیۆکان بکەیت و خۆت بیکی بەڵکو کۆمەڵێک مامۆسای زۆر باش و خاوەنی تەجروبەی زۆر باشن و زۆر بە تێگەشت کە ئەمە خەڵکی زۆر گرنگە واتە شتەکە ئەوەیە کە تۆ کەسێک هەیە بزانیت ئایا ئاستی تۆ چەنە هەفتانە کە تاقیکردنەوە ئەکرێت بۆ دیاری ئەکەن ئەم ئەرکانی تۆ جێبەجێت کردو تا چەندێک سوودی بەخۆت گەیانەوە تا چەندێک ئەوانەی کردوتە سوودە پێ ئەگەێنە لە داهاتوە بۆیە بەڕای من ئۆنلاین شتێکی زۆر باشە ئەگەر بە دڵسۆزانە بۆ خۆتی بکەین یعنی چۆن خۆتی بکەی ئەو مامۆستانی کە گەڵیشتان ئەوە بە دڵسۆزانە یارمەتیتیان دڵنیا بن کە زۆر بە باشی سوودی لێ ئەبینن چکە تۆ لە ماڵی خۆتای تو زۆر بە ئیسراحەت توانی گوێ بگری هەم لە ماڵی خۆتای بە ئیسراحەت و هەم سوودێکی زۆر باشیش ئەبینی بەهۆی ئەو مامۆستایانەی کە یارمەتی دەر کاتان بەست ئەوەیە بەڵێ ئەکرێت لە خوڵی ئۆنلاین تۆ سوود وەربگریت بە مەرجێک یعنی شێواز و میکانیزمی جێبەجێکردنەکەی جیاوازە یعنی بۆ میکانیزمێکی پێشکەوتو و باش بەکار بهێنرێت چی لەسەر ئەوەی کە بۆ دیبلۆمی وەرگێڕان جیاوازی دیبلۆمی وەرگێڕان لەگەڵ خوڵەکانی تر لە چیان ئەبینیت یعنی ڕەنگە بۆ هەنێک کەس چوو بێ خۆی تر بەشداری کرد بێت دوایێتەوە ئەڵێ من ئیسفادەیەکی وام نەکرد بەس کەیت ئێراڵە من سوودم وەرگرت بەڕای تۆ جیاوازەکەی چییە؟ سەرەتا من پێشەوەی ئەم کۆرسە وەربگرم من بۆ خۆم زانکۆم تەواو کردووە یعنی بە بەستی بەدەستهێنانی شەهادەی ئایڵتس و ئەوانە بەشداری بکرد ئەمیز ئینگلیزیەکەم باش بێت زۆر یعنی وردەبوومەوە لەوەی چ کۆرسێک هەڵبژێرم تۆ بڵێ سوودی هەبێت و بڵێ ئەمە هەر کاتم بە فێڕۆنەیەت یان هەنێک کەسێ وەڵام من هەر پارەکەم سەرفە بێت لەم لایەنان هۆ زۆر بی ئەکەیتەوە بەڵام خۆی سەرەتا مامۆستا ئاوات وەکو ئەوەی کە من خەڵکی شاری هەڵەبجەم لێرە بوو هەموو جارێک هەستمانە کرد کە بە دڵسۆزیەوە و ئیشاناکات خۆم تەلەبەی خۆی بووم لە فێرکاری سەرکەوتنەوە کردە هەستمە کرد کە ئەو شتانی ئەیکات بە دڵسۆزانەیە و ئەوێت باشترین پێشکەشی هەر تاکێکی کورد بکە کە ئەوێت بەشداری قولەکەی بکە بۆیە کە وتیان ئەم دیبلۆمە هەیە و گەم لە هەنێک فیدباک گرتەوە زۆر جوان بوو زۆر بەدڵم بوو وەکوتم سەرکیزەی پۆینتی ئەم خولە ئۆنلاینەکانێتی ئەو مامۆستایانەی کە زۆر باشن بەجددی بەڕای من و هیچ کاتێک بێزار نابن یعنی لە هەر کاتێک بتەوێت یارمەتیتێن بە بەسیترین وشەش کە تۆ نەیزانی بڵێ من ئەم وشەیە نازانم چی پێ ئەو زۆر بە دڵسۆزانەوە وەڵامت ئەێنەوە و هەروەها یەکشتی زۆر تایبەت بوو دیبلۆمی وەرگێڕان هەمان ئەو شتانە بوو کە لە پۆستەرەکانە بڵاو ئەکرایەوە لە سۆشیال میدیا واتە بگرە زیاتریش ورتریش بۆ لەوەی کە خەڵک ئەیبینێت کە ییتە ناو بابەتەکەەوە ئەزانی کە بە چەند بەباشی و بە بەڕێکوپێکی هەموو ئەو پرۆگرامانی دانراوە هەنگاو بە هەنگاو بەشدار بوو فێر ئەکات کە پێویستە چی بکات بۆ ئەوەی زمانێکی باشی هەبێ لە بناڕەتەوە دەست بە ئەکات نەک لەوەی مثلەن پێشتر وت
بێکرا بەرزترین ئاستەکان. بۆیە ئەمە زۆر گرنگە بۆ کەسێک کە بێوێت بەشداری بکە. ئۆنلاینەکانی زۆر باشن، مامۆستاکانی زۆر باشن، ئەو کاتانەی کە ڕێکی ئەخات لەگەڵ بەشدار بووە، واتە هیچ کاتێک سترێس بۆ بەشدار بوو دروست ناکات بڵێت تۆ ئەبێت ئەم کاتە حەزر بی. ینی زۆر هەڵیانەوە لەگەڵ کاتی بەشدار بووانە بیگونجێنن کە ئەمەش زۆر یارمەتی بەشدار بووە بۆی بە ئاسانترین شێوە بەشداری بکات. ئەوەتان بەست ئەوەیە کە وانە تۆمارکراوەکان بۆ خۆی ئاسانکاریکی زۆرە، یعنی تۆ هەر کاتێک بتەوێت ئەتوانی ناو سیارەبی لە هەر شوێنێک بێ بە دەستنیشتکردنەوە بێ بە تایبەت بۆ ئافرەتان لە ماڵەوە بۆ خۆیان بیخوێنیان بۆ نەتەوە لە شوێنی ئیش بیت هەر ئەوەنە دەرفەتێک و بۆ دروست و بیخوێنیت. یعنی ئەو نیکە تۆ بۆ بچی بۆ شوێنێک یعنی چەندێک گریمان چارێکێک 10 دقە ڕێگەی ڕۆشتن بێت و دوای 10 دقە هاتنەوە ئەمجا ئامادەکردن و ئەوانە ئەوەی نابێت. ینی هەر کاتێکی بەتاڵە هەبوو ئەتوانی تۆ سوود لە ئەپلیکیشنەوە وەرگرت. لە ئێستا تۆ 2 مانگی پرۆگرامەکە تەواو کردەوە گروپی دەعفوم هەستەکەی بەرەو پێشەوە شویت، یعنی بۆ منە چۆن ئەزانیت باش بووە؟ طبعا ئەگەر ئێمە من یەکم لەوانی شەرمەنم دۆستێک زۆر شەرمەکەم لەوەی کە مەسەلەن سەو ئەوانە بکەم بە زمانێکی جیاواز، بەڵام لەم 2 مانگەیە کۆمەڵێک ڤۆکابلەری زۆر باش فێر بووین کە هەمووی وشەی تازە بوون سەرڕای ئەوەی ئێمە بە درێژایی چەند ساڵ زمانی ئینگلیزی خوێندۆ لە مەکتەب و لە زانمەرەوە لە ڕووی پرۆنانسیشنەوە هەموو شتەکانی زۆر پێرفێکت بوون. هەروەها دەرسێکی زۆر تایبەتمان هەبوو ئەوش دەرسی سپیکین کە سپیکینەکە زۆر یارمەتیان کە بزانین هەنێشت هەیە ئەیزانین بەس هەستمان پێ نەکردووە. من سەرەتاوە مەزانی ناتوانم هیچ یەک دێڕش بەسەرێک ئەو بە ئینگلیزی بڵام، بەس دوای وردەوە لە هەستەکەم ئێستا زۆر بەرەو پێشترە ینی هەفتەیەک لە هەفتەی پێشووتر زۆر باشترم و هەوڵی زیاتر ئەم و حەزم بۆ زمانەکە زیاتر ئەبێ، چونکە بە شێوازێکی زۆر باش داڕێژراوە و بە شێوازێک کە بڵێ ئەبێ من ئەو شتە بکەم نە خۆت ئۆتۆماتیکی حەز ئەەکەیت کە ئەو شتە ئەەکەی و کە بە پراکتیکی ئەیکەیت دڵخۆشە بیت کە تۆ بەرەو پێشچوونێکی زۆر باشە کردووە. منوە خۆم زۆر باش بووم و کۆمەڵێک وشەی زۆر باش فێر بووم کە لەوانەیە بە چەند مانگ بە تەنها بوومانم ئاتوانی، ینی ماماڵم لەگەڵ ئەو وشانەیانە ئەکرد، بەس کە ئەچیتە ناو دەرسەکانەوە کە ئەو بابەتانە ئەخوێنیت ڕێتەکەوێت لە کۆمەڵێک ڤۆکابلەری زۆر تاڵەکە زۆر سوود باشن و زۆر یارمەتیتیان لە داهاتوە بەکاریان بێنی. بەس ئێوە فکرە قسەکردنت باشتر بووە پێشتر ئایا ئۆتوانی بە ئینگلیزی قسە بکەیت یان ئەگە ئۆتوانی تاچی ئاسێک ئۆتوانی قسە بکەیت؟ بۆ قسەکردنیش وانەی قسەکردنیش تا وەزام 3 هەفتان خوێندووە غەڵەت نەبم. بەڵێ یعنی هەستەکەی گۆڕانکاری زۆر باش و یاوە لە قسەکردنت؟ طبعا زۆر لە سینا باشم کێشم نەبوو، بەس دایم شەرمەکەم چۆن بەخۆم قەت ناتوان بە ئینگلیزی قسە بکەم، بەس کە هەموو شەوێک دەرسی سپیکینمان نابێ ئەڵێم وەڵا باش بووم، ینی زۆر فەرقەکەیت بەجددی من ئەگەر پێیان بوتمایەوە فەرقەکەی باوەڕم ناکرد، بەس کە هاتمە ناو بابەتەکە و هاتم کرد زۆر باشە و دەرسی سپیکین زۆر یارمەتی دەرتەبێ بۆ ئەوەی کە لە داهاتوە بتوانیت ئەو شتانی ئەتەوێت بیڵێ. پێشتر وتم زۆر لە سپیکینا باش نەبووم، بەس هەستەکەم هەفتە بە هەفتە گۆڕانکاری زۆر باشترە بێ بە بەسیطترین وشەش لەوانێت تۆ لە داهاتوە بتوانی ئەو بەسیطترین شتە زۆر شت لە ژیان گۆڕێ، بۆیە زۆر یارمەتی دەرەبێت بەتەکی. باسی ئەوت کرد کە بۆ منە سپیکین باش بووە، یعنی لە ڕێی ئەوەی کە بۆ منە کۆمەڵێک ڤۆکابلەری زۆر باش فێر بوویت تا چەند یعنی کە بۆنە قسەکردن لەگەڵ مامۆستایەکی نەیتیڤە وا لێ ئەکا کە تۆ ئاشنا بیت بە سەرچاوەیەکی باشی زمانەکە، یعنی بۆ منە ڕەنگە تۆ بە شێوازێک تەعبیرێک ڕستەیەک یاهۆ قسەیە بکەیت ئەو لەولاوە بۆ ڕاست بکاتەوە، ئەمە تا چەند سوودی پێگەیاندویت؟ طبعا زۆر سوودی پێگەیاندوی. هەنێک جار کە ئێمە یەکێک لەو شتانەی کە لە مەکتەبە هەیە دەرسەکە ئەخوێنیت بەڵام بە عەمەلی ناکەیت،
وأجر لا إنترنت سيرش بكرة أو ترى مثلا لو هو كاراني كناتوان في زماني كي تعذبي أو كتب عملي اشتكى نعبيت وناتواني بكاري بيني روجانا بلا كأو ما مستعين نكتبه وزور بجواني يارمتيت أيا شون رستكان الرك هي أو vocabulary يعني كحتى شون بكاري بيني أمش خاندر تبت بقوي ك باشتر بروفش بشيت بالتأكيد. بس أود كرك تقريبا وانا زيك دو مانجي بروجرام كش فرندوا أجر بها ترى يك مانغ بروجرام هر خود بتنها بتفرندا أو تواني بونه بيك مان طاوي كيت نبخوا أجر بشن تشاشمان تعودك بشن تعودك برأيي خود براي من سروشش مانجيش شو يك ليفل شو زين بو خود بي مثلا لو أنا أو شعر زي ونبت كتشون عم بابا تبكيت يعني هي هالجو أجري نا بلام عملي كردني أو شتاني كأي بيستي ياخد بكار هناني أو شاني كفيري بويد زور ضروري لويد كتو هربلي كردم ئەوەی کە من ئەڵم بە شەشمانگ هەیە لەوانەیە بڵێ وەساڵێکیش چونکە ئەو بابەتانە بابەتی زۆر سادە و ساکارن بەڵام کە بیر ئەەکەیتەوە ئەوانە نەزانیت ناتوانین بکەیتە لێڤڵێکی قورتتر بۆیە بەڕای من ئەو مانگەی کە وەرمان کرد و ئەو ئیشانەمان کرد زۆر باش بوو و زۆر يعني ئاسانکاری بوو بۆ بەشدار بووان کە بتوانن لە ماوەیەکی کورتە زۆرترین زانیاری بەدەست بێنن. بەڵێ ینی مەبەستەوە کە بەشداربووان کە بوونە یەک مانگی دیپلۆمەکەش بخوێنن ئەتوانن بەچینەیەکی زۆر باش لە زمانەکە یعنی بنیاد بنێن وایە؟ بێگومان بچینەیەکی سەرەکی کە بۆ گەورەترین ئاستی زمانی ئینگلیزی بە سوودە و بەکەڵکەیت بەبێ ئەوانە ناتوانانی هیچ شتێک بکەین. دەست خۆش بێت زۆر سپاس بۆ ئەوەی لەگەڵ مانگوویت ئەگەر هەر شتێکت ما بێ کۆتا قسەت لەسەر پرۆگرامەکە زۆر سپاسانەکەم زۆر سپاس مامۆستاگیان یەکێکی لەو مامۆستایان کە زۆر هیلاکرێوی لەگەڵمانە یاخوا لە شەساغ بێ سپاس بۆ هەموو مامۆستاکان کە هیلاکە بن لەگەڵمان سپاس بۆ مامۆستا ئاواتکان دەرفەتی بە ئێمەیەوە هیوادارم هەمیشە بەردەوام بن بۆ ئەوەی سوودتانەوێت بۆ هەموو چین و توێژێک زۆر سپاس. سلامت بن یاخوا زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتن ئینشاءڵڵا.